بابەتی ڕاگررتنی پەخش و بڵاوکردنەوەی هەواڵی کوشتن و تاوانکاری لە ئامرازەکانی ڕاگەاندنەوە بابەتێکی فرەڕەهەندە و پرسێکە تا ڕادەیەک ئاڵۆزە. بۆیە بە یەکجایی ڕاگررتنی پەخش و بڵاوکردنەوەی ئەو زانیاری و هەواڵانەی کە تایبەتن بە کوشتن و تاوانکاری دەکرێت لە تەنها لە ڕەهەند و لە کۆشەیەکەوە تەماشای نەکەین. یەکەم شت لەبەر ئەوەی تۆ و کەناڵێکی ڕاگەیاندن ئامرازێکی ڕاگەیاندن ناکرێت بە تەواوی بەڕەهایی ئەودا و زانیاریانەی کە بە زۆر لە جۆرەکان پەیوەنددارن بە کوشتن مادەم ڕووداوێکن لە ناو کۆمەڵدا ڕۆژداوە پەیوەنددارن بە تاک و گروپ و کۆمەڵەوە بەگشتی تۆ بە ئوماڵیان نەکەیت ئەمە ناکرێت چونکە لە بەرامبەردا ئەگەر تۆ ئەمانە ئوماڵ نەکەی بەتایبەت ئەگەر دامەزراوەیەکی ڕەسمی بیت و وتەوێ پیشەگەرانە و ڕەپشنەڵانە کار بکەیت ئەوە جێگرەوەکەی تۆ کە سەبووەکانی سۆشاڵ میدیان و ڕەنگە ئەو سەرکۆرایانە بە زۆر لە جۆرەکان زانیاری شێنرا و زانیاری هەڵۆ و ساختە هەواڵ و ئەمانە بەخشکەن ئەمانە بن بە جێگرەوەی تۆ. ئەدیوێکی تری هەیە جۆری یان شێوازی بڵاوکردنەوەی ئەو هەواڵ و زانیاریانی کە پەیوەستن بە بابەتی تاوانکاری و کوشتن و خۆکوشتن و خۆسوتاندن و ئەمانە چۆن بڵاو دەکرێتەوە واتە گرنگ پەلامۆشکردن و ڕووماڵنەکردنی ئەو زانیاری و ڕووداوانە نییە لەوە گرنگتر شێوازی ڕووماڵکردن و پەخش و بڵاوکردنەوەی ئەو زانیاریانەیە کە بە جۆرێک لە جۆرەکان و ڕەچاوی بەهاکانی ئاکار و ویژدان و لایەنی مرۆیی کۆمەڵ و ئینسانەکان بکرێ و بنەماکانی ئاکاری پیشە لە بەرپرسیارەتی ڕاستگۆیی بابەتی بوون هاوسەنگی وردی مافی ژانی تایبەت ئەمانە ڕەچاو بکرێ و تا دەکرێت میدیاکان ڕاگەاندنەکان خۆیان بە دوور دەگرن لە بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆ و گرتەی ڤیدیۆیی کە بەجۆر لە جۆرەکان ناخەژێن و دڵتەزێنن یاخۆت جۆرێک لە خوێن و تون و تیژان تێدایە کەواتە بە پرسیارانە مامەڵەکردن زۆر گرنگە کە ڕاگەاندنەکان بتوانێت لە پەخش و بڵاوکردنەوە و ڕووماڵکردنی هەواڵ و زانیاریەکانی پەیوەست بە تاوان و کوشتن و خۆکوشتن ئەمانە ڕەچن.